خاون پشکە بەڕێزەکان، من نەمەوێ بەشی دووەمی قسەکانم بۆ ئێوەیە و ڕووم لە ئێوەیە. ئێمە هەر لە سەرەتاوە کە ئەم چوار کەسە بڕیارماندا ئەم پرۆژەیە بنیاد بنین، پێمان خۆش بوو هاوکاری و بەشداری شەریحەیەکی فراوان، ڕووبەرێکی فراوان لە خەڵکی خۆشەویستی کوردستان، لە هاوڵاتیانی مامناوەند و خوار مامناوەندیش دەرفەتی بەشداریکردنیان بۆ بڕەخسێنین بۆ ئەوەی لە کڕینی پشکەکانی نەخۆشخانەی میهرەبانیە ئەوانیش بەشدار بن نەمەخێرە. ئێمە هەتا ئێستش هەر قەناعەتمان وایە بڕیارێکی ڕاست و دروستماندا و ئێستش لەسەری بەردەوامی. ئێمە ئێوەمان هەڵبژارد و ئێوەش ئێمەتان هەڵبژارد. ئێمە پەشیمان نین لە بڕیارەکەمان و ئینشاءڵڵا ئێوەش پەشیمان نین و بڕیارە ڕاست و دروستەکەتان داوە. چۆن؟ هەر لەو سەرەتایەوە خوشک و برایان، باوەڕتان هەبێ چەندین کەس و سەرمایەدار و خەڵکی بەڕێزی ئەم نیشتیمانە ئامادە بوون بە 2 کەس بە 3 کەس هەموو ئەو پشکانەی تر بکڕن کە لە زیاد بوو لە ئیمکانێتەکەی خۆمان و لە دەرەوەی ئیمکانێتەکەی خۆمان بوو. بەڵام ئێمە ئەوەمان هەڵ نەبژارد. لەبەر ئەوە ناخوا نەخواست بڵێن ئەوانە ئینسانی باش نین یان ئێمە لێیان ڕازی نین. ئەوانە زۆرینەیان خەڵکی بەڕێزن، سەرمایەداری گەورە و سەرمایەی ئەم نیشتیمانن، لە زۆر بواری جیاوازە خزمەتی جوان پێشکەشی نیشتیمان ئەکەن. بەڵام ئێمە پێمان خۆش بوو ئەو دەرفەتە بۆ هاوڵاتیان بەگشتی بڕەخسێنین، بۆ ئەوەی خەڵکی لەسەر بنکەیەکی فراوانی ئەم مجتەمەعە هاوڵاتی ئیمکانیەت ئاسایی لە ماڵی خۆیەوە دابنیشێ و بتوانێ بەشداری ئەم پرۆژەیە بکە. و ئێمە ئەو ئەنجومەنەی کە عەرزم کردن ئەنجومەنی دامەزراندن، ئەنجومەنێکی تریشمان هەیە کە بە ناوی ئەنجومەنی ڕاوێژکاری کە زیاد لە 15 شخصیەتی بەهێز و بەتوانا لە مامۆستای ئاینی، مامۆستای زانکۆ، ئەندازیار، پزیشک، بزنسمان، خەڵکی بەهێز پشتیوان و مەشورەتیان پێشکەش کردوین لە بنیادنان و تەواوبوونی ئەم نەخۆشخانەیەدا. کاری ئەم دوو ئەنجومەنە، ئەنجومەنی دامەزرێنەران و ئەنجومەنی ڕاوێژکاری کە هەتا تەواوبوونی پرۆژەکە لەگەڵمان بوون، ئەمانە هەمووی کارێکی خۆبەخشی و بێبەرامبەر بوون. هیچ کام لەم ئەنجومەنانە نە موچەیەک، نە پشکێک، نە دینارێ، نە دۆلارێ فلسێکمان لە بەرامبەری ئەم ئەرکوماندووبوونە، لە بەرامبەری ئەم بەڕێوەبردن و ڕاوێژکاریە، لە بەرامبەر ئەوەی کە ئەم پرۆژەمان گەیانوەتە ئەمڕۆ، هیچ شتێکمان لە بودجەی خەسەخانە و لە میزانیەی نەخۆشخانە و لە کۆی گشتی پشکەکان بە کۆ و بە تاک هیچ شتێکمان وەرنەگرتووە و وەریشی ناگرین. ئەوە هەموو کاری خۆبەخشی بووە بۆ ئەو خاوەن پشکە بەڕێزانەی کە بڕیارە ڕاست و دروستەکەیان داوە، نەخۆشخانەی میهرەبانیان هەڵبژاردووە و لەو ڕێگەیەوە بەشدار بوون لە ئەنجامدانی ئەم پرۆژەیەدا. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.